تا دێت نرخی سوتەمەنی بەرزتر و ڕیزبەستنی شۆفێرانیش بۆ وەرگرتنی بەنزینی 750 دیناری درێژتر دەبێتەوە. لە بەرامبەردا حکوومەتی ماوە بە سەرچوو جگە لە تەماشاکردن و دەوڵەمەندکردنی کۆمپانیاکان و پاڵاوگەنەوتیەکانی حزبە باڵەدەستەکان هیچی دیکەی لەدەست نایە. بەنزیخانەی سلێمانی نوێ شۆفێران بۆ وەرگرتنی بەنزینە پاڵپشتی کراوەکە چەندین کاتژمێر لە نۆرەی وەرگرتنی بەنزینەکەدا دەمێننەوە و بەشێکیشان لەگەڵ گەیشتنیان بە وێزگەکە پێیان دەوترێت بەنزین نەماوە فەرموو بڕۆنەوە. وڵای جایوا ڕۆژیان هاتمە ئەویاوتی نەما ئارە وڵات ئەگەماکەشمان بەخواگە نەسێ بازە. چوومە لای شۆفێرێکی دیکە و لێم پرسی چیت هەیە بۆ ئەم دۆخەی ئێستا خەڵکی تێکەوتووە. لە بەرامبەردا بەم شێوەیە وەڵامی پرسیارەکەمی دایەوە. بەچی پێکەنی بەم وەزە؟ ئەرە وەڵای چیگە ئەم وەزە پێکەنی نێوێ؟ ناوێت خووە تۆ خۆ پێکەنی نایەتوە. کارمەندێکی وێزگەکەش دەڵێ ڕۆژانە تەنیا دەتوانین 1 تەنکەر سوتەمەنی پاڵپشتی کرا و دابەش بکەین. هەرچەندە ئێستا تەنکەرێکی دیگە گەیشتۆتە خەزانەکانمان بەڵام بەپێی ڕێنماییەکان دەبێت بۆ سبەینی هەڵی بگرین. کرێ بەنزیخانەی تایبەت بگرێت بە تاکسی بە سیارەی خصوصی بە پاس بەو شتانەی تر بەس کێ بیکە من ئەوە تا پاس لای نەیسە لە پێشەوایە لە ئێمڕۆیە تاکسی ئەم تێکەڵە لێرەیە. ڕۆژانە 5 تەنکەر سوتەمەنی لە جۆری بەنزینی پاڵپشتی کراو دەگاتە وێزگەکانی پێشەوە، کازیوە، سلێمانی نوێ، کانی گۆران و تاسڵوجە. قایمقامەتی سلێمانی بۆ ڕێگریکردن لە بەرزبوونەوەی نرخی کرێی پاس وێزگەی پێشەوەی تایبەت بە شۆفێرانی پاس کردو و بڕیاریشە ڕۆژەکانیش بەسەر ژماری تاک و جووت دابەش بکات. بەڵام پێ ناچێت قەیرانەکە بەم پینەوپەڕۆیە چارەسەر بکرێت و ڕێکار و چارەسەری گەورەتر پێویستن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.